ئێستا ئەم تاغوتانە کەوتونەتەوە بوون بە کەواسووری پێش لەشکری ئێرانی بۆ ئەوی بیان بێنەوە بۆ مووسڵ. چۆن بەسەر گیانی کووردا هاتنەوە بۆ مووسڵ لە زمانی نادرشا، ئێستا بە هەمان شێوە بە مەرحەلەیە دێنەوە. دڵنیاش بن لەوە عەزیزانی من. پشودان بۆ پشودانە ئێستا ئەو هەرێمەی سلێمانیە دروست دەکەن. هەڵەبجە، سلێمانی، کەرکووک. کەرکووکی بۆیە ئەخەنە سەر چونکە عایدی ئێرانە. ئەجینە ئەوان هەر هاواریان بوو لەسەر ئەو کە نابێ عەلەمێکیش لە کەرکووکە هەڵکرێ. کەرکووک، سلێمانی، هەڵەبجە. ئەیکەنە هەرێمێک و موچەکەش عایدی بەغدایە، موچەکە هەمووی ئەدرێ. ئێرانیش ئەمانە دروست دەکە. بەڵام ئەوە پشودانی جەنگاوەرە کە پێڵن ئیسراحەت المەحارب. پشودانی جەنگاوەرە و جارێکی تر دوای ئەوە تینتان تێ ئەکەنەوە خەڵکەکە دیسانەکەنەوە بە وەقودی شەڕ، شەڕێکی تردا ئەمەزرێنەوە جەنگێکی ترەکرێتەوە بۆ استراتیجێتەکەی ئێران ئەمجارە بەرامبەر بە پارتی. لەولاشە دیبلۆماسیە نەمحاوەلاکەن کە تورکیا قەناعەت پێ بکەن کە ڕێگا لەمە بگرێ. ئەمە گۆڕینەوەی وەرەقەیە. ئەڵێ تۆ پشتی پارتی بەردە، ئێمە پشتی پەیەدە پەدە و نازانم چێ و تاغوتانەی سووریا بەرەدەین. ئۆردۆغان مەترسی گەورەی لەسەر دروستبوونی دەوڵەتێکی کوردیە لە باکووری سووریا. لە قامیشلۆ لە حەسەکەەوە دەست پێ بکە بە بۆ کۆبانیا بڕاتە عەفرین. ئیسرائیل و سعودیە و ئیماراتی شتەئیدی ئەو دەوڵەتە ئەکەن. پێش 25 ئەیلول کە ڕیفراندۆمەکە لە کوردستان بوو لە باشوور 23 ئەیلولە بۆیە لەوێ بکرێ. ئەو ئیدارانە بۆیە کۆبوونەوەی خۆیان بکەن و ساڵح مسلم داوەت کرابوو بۆ سعودیە. سعودیە لە هەمان کاتی شاوەفدێکی ناردووە لای مەسعود بەرزانی چرپانی بەگوێیە کە ڕیفراندۆمەکە مەکەن. بۆ ئەوەی مەشروعە ئیسرائیلیە سعودیە ئیماراتیەکە سەرکەوێت لە باکووری سووریایە خەتێک ئاوا دروست ببێت لە ژێری تورکیا لە باشووری تورکیا بۆی تورک لە عەرەب جوداکەنەوە. عەزیزانی من، ئەقڵتان بە شتێکی تر بشکێ. غەرب هەتا لوتی بێزارە لە ئۆردۆغان. ئەمەی ئەم هەفتەیەش کە ڕوویدا هەر ئەوەندە نییە کەەوە مۆزەفێکی سەفارەتی ئەمریکی گیراوە کە جاسووسی کردوێ. ئەمە شەڕێکی گەورەترە. ئەو کەسەی لە سەفارەتە ئێستا کێشەکەی لەسەر دروست بووە، یەکێکە لەوانەیە کە فەتحوڵا گولەنی بینیوە، بەشدارە لە تەختیتی ئینقلابەکەیەکە بوو. ئۆردۆغان مەترسیەکی گەورەکە لە پێشچاوێتی و هەروە سیاسەت مەدارانی تورک بریتە لە استراتیجیەتێکی کوردستانی کە خاچی تورکیا جوداکات. ئەمە گومانی تیانەمە مەترسیەکە لە نێوانی قەومی و لیبراڵی و ئیسلامی و هەموو نەعیجانە هەیە. تورکیش عادەتەن لەسەر کۆلکە هاوبەشەکانیان ڕێکن وەکو کورد نییە، لەسەر هەموو شتێک اختلافیانەی. هەر بە پێکەنینی پلاستیکی ئەڵێن اتفاقمان لەسەر هەموو نقطەکان کردووە. لە دوکان دوێنێ پێرێ وایان نەوت اتفاقمان لەسەر هەموو نقطەکان کردووە. هەمووشی خەنجەری غەدر بوو لە پشتی یەکتریاندا. دوای 3 سەعات هەموو شتەکان هەڵوەشێنرا بۆ تومەز لە ژێرەوە دەگەیان لە یەکترەدا. لەسەرەوە تەوقیان لەگەڵ یەکتر کرد و لە ژێرەوە خەنجەرەکەی قاسم سلێمانیان لە پەراسوو یەکتر ڕۆ کردبوو. 3 سەعاتی پێچوو لە دوای دانیشتنەکەی دوکان کە ئەو هەموو حرکاتی حەشتی وحشی ڕوویدا. لەبەرەوە ئەمەتان لەبیر بێ کە استراتیژیەن غەرب، ئەمریکا، هەروەها ئیسرائیلیش، ئێرانیش ئەیانەوێت تورکیا محاصەڵکەن و پچوچی بکەن. بۆیە کە تایارەکە کەوتە خوارەوە خۆشییان بوو لەوەی کە رووسیا پۆتین وتی چۆن ئێمە ڕازیە بین یەکێک تایارەمان بخاتە خوارەوە ئێمە لە مۆسکۆ تەماتەی تێگرین. تەماتەیان نەگرتە سەفارەتی تورکیا. ئەو کاتە غەرب زۆری پێخۆش بوو کە رووسیا بێتە شەڕەوە بەرامبەر بە تورکیا. شەڕێکی گەورە دروست بێ وەکو ئەوەی عێراق و ئێران سەرۆت و سامانی وڵاتەکانی هەمووی هەردوو وڵاتەکەی تیا بفەوتێ، خەڵکێکی زۆریشی تیا بفەوتێ. بەڵام هەردوو لایەن پێویستی اقتصادیان بە یەکتر هەبوو. لەبەرەو ئۆردۆغان چوو بۆ لای پۆتین و اقتصادیەن خۆیان دامەزراندەوە و شەڕەکەشیان نەکرد. رووسیا و ئێران هەردووچیان لەگەڵ بەشار ئەسەدن بۆ بەقووەتکردنی، بەڵام هەردووچیان ئەجەندەی خۆیان هەیە. هەروکوتم ئێرانە ڕوا ئیستیپانەکە. رووسی ژەوێ ئەو قەواعدە عەسکەریانەی خۆی لە ڕۆژ ئاوای یا لەسەر دەریای سپیناوەڕاست بپارێزێ. لەبەرەوە ئەوانە هەر یەکێ ساحەبی ئەهدافی خۆیان. ئەم شەڕە ئەگەر هاتوو، ئەمەی کەرکووک و ئەم چەند ڕۆژەی کە بووە، ئەم هەرێمی سلێمانی کە دروست دەبێت وەکو پشووی جەنگاوەرێک دوای پارە و سامان و سەرۆت سامانێکیان نەکەوێتە بەردەست و تەدریبات و خۆ ئامادەکردنەوە بۆ هوجومێکی تر ئەمجارە بۆ سەر هەولێر، بۆ ئەوەی
خەتە استراتیجیەکەی کەوتم کرماشان سنە سلێمانی هەولێر قامیشلو حەڵەبیا ئیدلیبیان تەرتوس و بەهنیاس ئەم خەتە استراتیجە بۆ ئەوەی ئەمە دروست ببێ پێویستە ئێران یەکێتی حەشدی وەحشی پەکەکە ئەوانەی سووریا هەمووی بکا بە یەک بۆ ئەوی بتوانن پارتی ڕادەن لەو ناوچێ دوای دەوڵەتە کوردیەکە کە زەرەر ناکە ئەو کاتە ئەگەر لەسەر خاکی سووریا لە باکووری سووریا دروست بکرێت لە جیاتی ئەوەی خانەوادەی بەرزانی دروستی بکە ئەیدەنە دەست خانەوادەی عەلەویەکان کە ئۆجەلانە و ئەو کاتەش ئێمە ئەشزانین ئەو کەسانی کە شارەزای خیبرەکە هەنەزانن کە ئۆجەلان و پەکەکە حیزبێکی قەومی نین بەقەدەر ئەوەندەی کە حیزبێکن دەسەڵات و قووەت و نفوزێکیان هەیە استغلالی کوردایەتی و سۆزی کوردایەتەکان کردو بۆ تەضعیفی دەوڵەتی مەرکەزیەکەی تورکیا و بە تایبەتی دوای هاتنی داد و گەشە بۆ سەرحەکوم لەبەرەوە ئەبێ ئەمانە قوڵتر بخوێنینەوە